بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لە سەرم بابەتە میوانداری بەڕێز خاتون نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر کردووە. خاتون نیاز سڵاوتان لەبێت و سپاس بۆم دەرفەتە. بارودۆخی ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسان لە ئێستادا چۆن دەبینن؟ سەرەتا ئەبێ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە سەرجەم ڕۆژنامەنووسانی ئازا و ئازاد پیرۆز بکەین و پیرۆزبایی لە دایکی سەردەچ عوسمان، دایکی کاوەگەرمیانی، دایکی ویداد حوسێن، دایکی سۆرانی مامەحەمە بکەین و قوربانیانی تر کە ساڵانێکی زۆرە ڕۆڵەکانیان بەهۆی کارکردنی بوێرانیان بۆ ئاشکراکردنی ڕاستیەکان شەهید بوون و تا ئێستاش هیچ یەکێک لە بکەران و بکوژانی ڕاستەقینەی ڕۆڵەکانیان بە دادگایی نەگەێنراون و هاوکات سوپاسی ئەو ڕۆژنامەنووساناکەم کە ساڵانێکی زۆرە بوێرانە بە قوربانیەکی زۆر بە گیرفانیان بە دەرفەتەکانیان بۆ کارکردن وایان کردووە بەردەوام بن و پەرە بۆ ئازادیە بدەن کە لە هەرێمی کوردستان هەیە. ئەویش چۆن لە چارچەوەی ئەرک و بەرپرسیارەتی کە بۆیان دیاری کراوە لە پیشەکەیان. بەداخەوە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ پێمانەڵێ کە بارودۆخەکەی بەرە و خراپتر بوونە چێ. هەر ئەوەی کە ئێستا یادی 122 ساڵی ڕۆژنامەگەریەکەینەوە ئێمە دوو کەیسی زۆر مەترسیدارمان هەیە سەرباری ئەوەی لەوەتەی کەرەنتین و ڤایرۆسی کۆرۆنا دەستی پێکردووە لە هەرێمی کوردستان. ئەم دوو پرسە بەکارهێنراون بۆ زیاتر سەرکوتکاری و پێشێلکاری لە بەرامبەر ڕۆژنامەنووسان هەروەکوی راپۆرتە نێودەوڵەتیەکان نێڵێن. ئەو دوو کەسە یەکێکیان عەدنان ڕەشیدیە لە پێنجوێن، ئەو بوو 5 کەس لە هێزە دەمامکدارەکان بە ناوی ئاساییشەوە هەڵیان کوتایە سەرماڵی، هەردوو دەستیان شکاند بە بەرچاوی مناڵە 3 ساڵانەکەی، پاشان هاوژینەکەیان ڕوود کردەوە بە ڤیدیۆ وێنەیان گرت و لە هەمان کات پێیان ڕاگەیان ئەگەر بێت و سکاڵا بکەیت ئەوە ئێمە وێنەی خێزانەکەت بڵاوەکەینەوە. ئەمە جگەلەوەی لەژێر هەڕەشە و لەژێر فشار بە زۆر هەرچی کامێرا و میمۆری و زانیاری ورد هەیە لەبارەی چالاکوانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە زانیاری لەبارەی پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان هەناردەی هەرێمی کوردستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەکەن وایان کرد کە عەدنان لەژێر باری ئەشکەنجە ئەمە ئاشکرا بکات. بەڵام ئێستا بابەتەکە ئەوەیە کە مەترسیەکە کۆتایی پێ نەهاتووە، ئەوەیە کە ئێستا ناوبرا و هەوڵ ئەدرێ بە زۆر سکاڵاکەی بکێشێتەوە، هەڕەشەی لێەکەن. خاڵێکی تر ئەوەیە کە هەڕەشەی لێکەن ئەگەر دەستبەرداری ئەم قسەکردن و بەرگریکردنە نەبێ لە خۆی ئەوە تۆمەتێکی تری کۆمەڵایەتی بۆ دروستەکەن گوایە پەیوەندی لەگەڵ ژنێکە بۆ. ئێمە زانی سەردەش عوسمان لە هەرێمی کوردستان لەبەردەم زانکۆکەی تیرۆرکرا دواتر وتیان دەستی لەگەڵ هێزە تیرۆریستەکان هەبووە. و خاڵێکی تر ئەوەی هێمن مامەند ئەمڕۆ پێمانەڵێ کە دادگا و دەسەڵاتی جێبەجێکردن کە هیچ پاساوێکی یاساییان نەماوە بۆی ناوبراو زیاتر لە زیندان بهێڵنەوە، ئەوە تا ئەمڕۆ تا 24 جارێکی تر وادەی ڕاگیرانەکەی لە زیندانی مەحەتە درێژکرایەوە. ئەمە پێمانەڵێ ئەم جۆرە دۆسیانە هێندەی وەک دۆسی سیاسی تەماشا ئەکرێن، وەک دۆسیەک تەماشا ناکرێن کە لە ڕێگەی دادگاوە هەوڵ بدرێ ناوەڕۆک و بنەمای دادپەروەری لە ڕێگەی یاساوە بەجی بهێنرێت. بەداخەوە ئەو دۆسیانەی خۆمان لە ڕابردوو دۆسی هاوڕێیانی ڕۆژنامەنووسمان پێمانەڵێ دادگا بە تەواوی بۆ تۆڵەکردنەوە لە هەرێمی کوردستان بەکارهێنرێت. خاڵی تر هەیە بۆم گرنگە بیڵێم کە بڵێم بۆچی هەر خراپە. ئێستا لە ماوەی ساڵانی ڕابردوو دەربازبوون هەبوو لە سزا، بە هەمان شێوە ئەم شێوازانەی دەستدرێژیکردنە سەر ڕۆژنامەنووسان بە هەموو شێوازێک درێژەی هەبووەکو ئێستا. بەڵام ئێستا داواکاری گشتی لەبری ئەوەی بۆ نمونە بەرگری لە مافی گشتی و ئازادی بکات و ئازادی ڕۆژنامەوانی دێ دەسەڵاتەکانی بەکارهێنێت لە ڕێگەی 1 2 3 4 ئەو ڕۆژنامەنووسانی کە لە بنەماوە کارێکی نایاسایی ناکەن بۆی سەرکوتکاری بەرهەم بێنێ. یعنی کارەساتە داواکاری گشتی ببێ بە میکانیزمێک بەدەست دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئاسان بتوانێ ئەمە بکاوە. تەنانەت ئێستا ئاسانە بۆیان ئەمێ ئەو بڵێم هەر لەسەرم قسانەی کە من و تۆیکەین لێرە سکاڵایە تۆمارکەن جاوەزارتی ناوخۆ بێت، تەندروستی بێ، پۆلیس بێن هەڵکوتنە سەرمان لە ڕێگەی داواکاری گشتیەوە دواتر بمانگرن. نیازخان ئەو ڕۆژنامەنووسانەی کە ڕوبەڕووی هێرش و توندوتیژی دەبنەوە ئەو زانیاریانەی کە کوان دەکەنەوە چین بەگشتی بۆ ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستان مەترسیان هەیە دەسەڵات بەم شێوازە ڕوبەڕوویان دەبێتەوە، یاخود بۆچی دەسەڵات زۆر جار ڕوبەڕووی ئەو جۆرە ڕۆژنامەنووسانە دەبێتەوە کە ئەو زانیارە وردانە دانەوێت بۆ ڕای گشتی ئاشکرا بکەن؟
ئەمە پرسیارێکی زۆر باشە بۆ ئەوەی لە ڕێگەی هۆکارەکانی دەستگیرکردنی ئەم ڕۆژنامە نووسانە شتێکی ترخەمە ڕوو کە پەیوەندی بە ئاستی بەرپرسیارەتی مامەڵی خودی ڕۆژنامەوانەوە هەیە. یەکەم شت ئێمە هەمومان زۆر بەرگری لە ئازادی ڕۆژنامەوانی و لە بوونی ژینگەیەکی ڕۆژنامەوانی سەلامەت ئەکەین بۆ ڕۆژنامە نووسان و بەرگری لەواکەین کە پێویستە زانیاریەکان شەفاف بن و حکوومەتی هەرێمی کوردستان سانسۆری زانیاریەکان نەکات و هاوکار بێت لە بەرجەستەبوونی شەفافیەت. بەڵام بەرپرسیارەتی زۆر گەورە لە ئەستۆی ڕۆژنامە نووسانە. کاری ڕۆژنامە نووسی ممارەسەی گەیاندنی زانیاری ڕاست بۆ چوونی ڕاست و دروستە، بەرگریکردنە لە پرەنسیپەکانی دیموکراسی چۆن لە ڕێگەی چاودێریکردنی دەسەڵاتەکانەوە کە یەکێکە لە پێوەرەکانی دەسەڵاتی چوارەم و ڕادەی چاودێریکردنی بەسەر دەسەڵاتەکانی ترەوە. خاڵێکی تر ئەوەیە کە ڕۆژنامە نووس پابند بێ بۆ پێوەرە نێودەوڵەتیانی کە ئێستا مافەکانی بوون بە مافێکی گردردونی لە ئاسی چاودێریکردن بۆ بنەماکانی یا ئەرکەکانی جێبەجێکردنی دیموکراسی و مافەکانی مرۆڤ و چاودێریکردنیان. ڕۆژنامە نووس پێویستە لە وتنی ڕاستی سڵ نکاتەوە. بۆیە ئەوەی تێبینێکرێت لە هەرێمی کوردستان بەداخەوە زۆربەی ئەو ڕۆژنامە نووسانی پێشێلکاریان لە بەرامبەر کراوە لە ماوەی کاری مەیدانیان یاکە وەک ئەوەی کە سۆرانی مام محەممەد و کاوەگەرمیانی بەبەر گولە لە بەردەم ماڵیانەوە شەهید دەکرێن، بەبەر چاوی دایکیانەوە شەهید دەکرێن. ئەوە نییە بڵێ لە ناوەندەکانی جەنگ بن یا لە شوێنێک بن یا لە خۆپێشاندانێ بەڕێکەوت گولیان بەرکەوت بێ. ئاستی ئەم چیرۆرکردنانێ لە هەرێمی کوردستان هەیە زۆر مەترسیدارە. بابەتەکان پەیوەندی بە شێوازی خستنەڕووی ڕاستیەکان یا ڕووماڵکردنی جۆرێک لە زانیاری هەیە کە دەسەڵاتی سیاسی حساسیەتی بەم جۆرە زانیاریانە هەیە، ساڵانێکە لە ڕێیەی گەندەڵی و بەکارخستنی سامانی گشتی و بەتایبەت تەنەت میلیشیا ئەمنیەکانیش یا دەستگا ئەمنیە حزبەکانەوە هەوڵ دەدرێت میدیاکاران سەرکوت بکرێن بۆ هۆکارانە و درێژەی شەڕی ناوخۆ ململانەکانی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات هەر هۆکار بوون. بەڵام ئەمەش هەر ئەوە نەبووە ململانەکان خۆی لە میدیای کاری حزبی بینی بێتەوە بۆی کە تاوان و پێشێلکاریەکان بەرامبەر ئەوان ئەنجام درابێت. بەڵکو میدیاکارە سربەخۆکان ئەوانەیە لەگەڵ هیچ پارتێکی سیاسی کار ناکەن، هەمیشە ئەوان زیاتر لە هەر کەسێکی تر بە ئامانجەکرێن چونکە هەوڵەدەن ڕاستیەکان بخەنە ڕوو، مەلەفی دزراوی نەوت بخەنە ڕوو، کێشەی خزمەتگوزارەکان بخەنە ڕوو کۆ کۆمەڵێک بابەتی تر. نیازخان پاش 122 ساڵ لە دەرچوونی ڕۆژنامەگەری کوردی لێسادا دەبینین کە لەشکرێک میدیای سێبەر دروست کراون. زۆربوونی ئەم هەموو میدیایە ئامانجیان لە چیە؟ دانەوێت ئەو دەستانە یاخودە و هێزانەی لە پشت میدیاکانن لە ڕێگەی میدیاکانەوە چی بە خەڵک بڵێن؟ ئێمە ئێستا ئەو کەناڵانە ئەبینین بە چەند بەشێک. ئێمە کاتێک بۆم گرنگە قسەیەک بکەم کە پێوەرە بۆی وەڵامی ناوڕۆکی پرسیارەکەت بدەمەوە. ئەویش ئەوەیە کاتێک ئێمە باز لە ژینگەیەکی ئازاد و سەلامەت ئەکەین بۆ ڕۆژنامە نووسان، واتە ئەوەیە ژینگەیە کە ململانەکان لەسەر پێوەری ئەخلاقی ببن، نەک لەسەر پێوەری نائەخلاقی وەک ئەوەی کە ئێستا لە ژینگەکە بەڕێوە ئەچێ و من ئێستا باسی میدیای سێبەر و میدیای حزبێکم. بەشێکی میدیاکان وا لە برسا ئەمرن لەبەرەوەی یا لە میدیاکانی ئۆپۆزیسیۆنن یا لە میدیا سەربەخۆکانن یا هەنێک لە دەوڵەمەندەکان ئەوانەی کە سەرمایەدارن هەوڵەدەن جۆرێک بەڕادەیەک بەقەدەوەی ئەتوانن هاوکاریان پێشکەشکەن. بەداخەوە جارێکی تر پاراستن و زانیاریش لەو ڕێگەیەوە ڕۆ ئەچنە ناو خۆستنەوەی ئەم کەمی مادی، هەوڵەدەن ئەو دەستگایانە ژێردەستخەن بە شێوازێک لە شێوازەکان متمانەیان نەهێڵن لە دوجاردا. بەڵام ئەوانەی کە میدیای سێبەرن ئێستا ئێمە تێبینی بکەین و جاری ترش وتومانە لە یاسای پارتە سیاسیەکان بڕگای 1 مادەی 13 دەرفەتدراوە بە پارتی سیاسی کەناڵی ڕاگەیاندنی هەبێ. بەڵام کەی معقولە کەناڵی ڕاگەیاندن بۆ هەر پارتێک 40 کەناڵی ڕاگەیاندن هەبێ و بابەتێکی لەوە کارەساتبارتر ئەوە نییە هەر میدیای سێبەر بن. ئێستا کە پێشتر ئەم دیاردەیە کەمتر بوو لە حاڵەتی تاک بوو، ئێستا تەواو بۆ بە دیاردە بەرپرسی دەستگای زانیاری، پاراستن، ئەنجومەنی ئاسایش، پۆلیس، نازانم چی هەرێکێک لەمانە ئێستا بوونەتە خاوەن دەستگای ڕاگەیاندن کارەسات و مەترسیەکی زۆر گەورەیەکە. ئەوانەی بەرپرسیارەتی ئەمنیان هەیە یا هەیان بووە ئێستا کەناڵی ڕاگەیاندنیان هەبێ، یان سەرۆکی حکوومەت بووە یا سەرۆکی حکوومەتە یان وازی هێناوە ئێستا سەرۆک کۆمارە لە عێراق یا هەرێکێک لەم بەرپرسانە بە شێوازی زۆر جۆرا و جۆر کەناڵی ڕاگەیاندنیان هەیە و ئێمە زانین ئەمانە سیاست ئاراستاکەنەوە پروپاگەنداکەنەوە ململانێ لەگەڵ لایەنەکانەکەن. ئەم میدیا سێبەرانە تا چەند بۆ چاواشەکردنی ڕای گشتی بۆ ڕاستی ڕووداوەکان بەکارهێنراون؟ زۆر بە کورتی سوپاس دەکەم.
بەسەر چاو یەکێک لە پێوەرە هەرە گرنگەکان کە حکومەتی هەرێم بانگەشەی بۆ ئەکا بابەتی بەرەنگاربوونەوەی فەساد یا گەندەڵی یەکێک لە پێوەرەکان ئەوەیە کە لەگەڵ یا شەفافیەت و پێدانی زانیاری هەبێ چاواشەکاری نەمێنێ حکومەتی هەرێم لە ڕێگەی بەرپرسە دەستگا ئەمنیەکانی کە کەناڵی ڕاگەاندنیان لەگەڵ بەرپرسە حکوومیەکان خۆیان بە ئاسانی پروپاگەندە و خۆشخەیاڵی بڵاوەکەنەوە بۆ خەڵک لە ڕێگەی پروپاگەندەوە بۆ نمونە کەموچەنایە نایکا بە هەواڵ بەڵام کەموچە دێیکا بە هەواڵ یان کە ڕۆژنامەنووسێک دەستگیرەکرێ نایکا بە هەواڵ بەڵام کە ئازاد بوو ئەیکا بە هەواڵ کە دۆخی خەڵک باش بوو ویستی دۆسیەکە بەکاربێنێ ئیکا بە هەواڵ بەڵام خراپ ژێوی خەڵک ناکا بە هەواڵ ئەمە و چەندین دۆسیەتر یا هەوڵەدەن لەسەر ئاسی نێودەوڵەتی جۆرێک لە پایە و کایە بۆ بەرپرسەکان دروستکەن کە ئێمە زانین وەهمیە چونکە زۆربەی ئەم سەرکردانەی کورد لە ئێستا ناویان لە لیستی ڕەشی راپۆرتە نێودەوڵەتیەکانە هەر ئەم راپۆرتانەی ئێستا ئەم ماوەی کەرەنتین و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڵاوبوونەتەوە لەسەر هەرێمی کوردستان دەجار و بیستجار بەشی ئەواکە حکومەتی هەرێمی کوردستان بە مەسرور بارزانی و بە نێچیروان بارزانی و بە جێگرەکانیشیان بە یەک و دوو سێ هەمویان دەست لە کار بکێشنەوە ئەم کابینێ لە بنەما قابلی ئەوەیە دەست لە کار بکێشێتەوە و لە سەرۆی هەمویانەوە دوو لایانی ململانێکەر کە ئێستا ڕۆڵیان هەیە لە قوڵبوونەوەی ململانەکان دوو کەسی وەکو لاهور شێخ جەنگی و مەسرور مستەفا مەسعود بارزانی قابلی ئەوەن هەر یەکێکیان لە دادگا ڕوبەڕووی بەرپرسیارەتی ببنەوە. بەڵێ خاتو نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس لە شاری هەولێرەوە سپاس بۆم دەرفەتەی بەڕێستان.